بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین و ڕازاوەترین سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواس بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باس و خواسی ئەمڕۆماندا باز لەو خۆراکانە دەکەین یا لەو خواردنانەی کە ئێمە ڕۆژانە بەکارهێنەریانین و بە ژەهرە سپیەکان بەناوبانگن. هەر خودی نازناو یا وەسفی ژەهرە سپیەکان بۆ ئەو خۆراکانە شتێکی سەرنجڕاکێشە کە ئێمە پێویستە بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەو خۆراکانە بکەین کە بە هەڵەش دەتوانین بڵین ناویان لێنراوە خۆراک ئەگینا ئەوانە خۆراک نین و وەکو خۆراکەکانی دیکە هیچ سوود و قازانجێکیان بۆ مرۆڤەکان بۆ جەستەی مرۆڤەکان نییە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە تەواوی ئەو خواردنانە دەکەین کە بە ژەهرە سپیەکان بەناوبانگن. کامانن ئەو خواردنانەی کە بە ژەهری سپی واتە بە شتێکی کوشندە و لە ناوبەری جەستە و خانەکانی لەشی مرۆڤ ناودێر کراون و ڕۆژانە خەڵکی بەکاریان دێنێ. بەشێک لەو خواردنانە کە ئێمە پاشتر هەم باسییان دەکەین، هەم باسی کاریگەریە سلبیەکانیان دەکەین و هەم باسی ئەو نەخۆشیان دەکەین کە بۆ هۆی ئەم خۆراکانەوە بۆ جەستەی مرۆڤ دروست دەبێت و خراپی بەکارهێنانەکەیان بۆ نمونە ئاردی سپی بەبێ ئەو توێکڵەی کە پێویستە تایە بێ و شەکر و لیمۆدۆزی و سۆدە و شیری وشکراوە و خوێ و کۆمەڵێشتی دیکە. و ئایا لە بەرامبەر ئەماندا کە ئێمە بەبێ شەکر ناتوانین شتە تاڵەکانیان بۆ بنە کۆمەڵێ شیرینی و ئەو شتانە بخۆین، لە بەرامبەر ئەماندا ئێمە چ بەدیلێکمان هەیە لە بەرامبەر خوێدا کە وەکو کورد ئەڵێ هەموو شتێ بە خوێ و خوێش بەمانە چ شتێکمان هەیەکەوا ببێتە جێگرەوە و بەدیلی خوێ یان تەواوی خۆراکەکانی دیکە کە ئێمە بۆ ڕازاندنەوەیان بۆ پڕچێشکردنی خۆراکەکانمان بەکاریان دێنین. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز جەلال کەریم وتەبێژی کۆمەڵەی ڕوەگناسانی کوردستانم کردو. مامۆستا جەلال زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سەرەتا کە دەڵێن ژەهرە سپیەکان، مەبەستمان لە ژەهرە سپیەکان چییە؟ یان بۆچی ئەم ناوە بەکار دەهێنین؟ بەڵێ سپاس بۆ جەنابتان بەناوی خۆی گەورە میهرەبان. ئەم جۆرە خۆراکانی کە پیان وتراوە ژەهرە سپیەکان ئەلبەتە کۆمەڵێکی زۆر لە زانایان لە پسپۆڕان لە بواری خۆراکزانیە ئەم ناوەیان سەپاندۆ بەسەر گروپێک لە خواردن و خواردنەوەکانە بەوەی کە ڕاچەڵەکین لە ناوەکەیەوە تا دووربین لە بەکارهێنانی زۆریان. بۆی پیان وتراوە ژەهرە سپیەکان لەبەرەوەی زۆربەی ئەم جۆرە خواردنانە لە کارگەکانە دەستی مرۆڤی پێگەیشتووە و خاوێن و سپی و جوان کراوەتەوە و ڕازاندراونەتەوە بۆ شێوەیە کە مرۆڤ زۆر حەز لە بەکارهێنانی بکات. بەڵام لە هەمان کاتیشە لەوانەیە نەک زۆر خۆری، لەوانەیە کەم خۆریش تێیاندا ژەهر بێت. بۆ منەکە دینە سەریان باسییان نەکەین. هەرێکێک لەوانە کە سەرەتاکەی چۆن بووە واتە بە شێوەی سروشتەکەی چۆنە، دواتر کە دەستی مرۆڤی پێگا بۆ ڕەونەق پێدان بۆ ڕازاندنەوە جوانکردن، چۆن بۆ ئەوەی کە بەرهەمێکی زۆر و قازانجێکی زۆر بەدەست بێنێ ئەو کەسێک کە با بڵین بازرگانیان ئەو کەسێک کە وەبەرهێنا هەڵەسێت لە بەرامبەر ئەوەی کە قازانجێکی زۆر بکات ژەهرێکە کاتە ناو کۆمەلگاوە و ئەم ژەهرە بێگومان ڕۆژانە ئێمە بەکارهێنین و بەداخەوە دوجار سەر کێشەی بۆ چەندین حاڵەت و نەخۆشی و نیشانەی نەخۆشی کە ئەمڕۆ کۆمەڵگەکانی ئەمە بەدەستیانە ئەناڵێنن. زۆر باشە مامۆستا جەلال، کامانن ئەو خواردنانی کە بە ژەهری سپی ناودێرکران بۆی پاشتر ئێمە باز لە هەرێکێکیان بکەین. زۆرن، بەڵام ئەوەی کە وەکو بە عەرەبی پێوترێ سموم البەیضا یان بە ئینگلیزی وايت پۆیزۆنز، ئەو وايت پۆیزۆنانە کە زیاتر لەوانەیە 6-7 دانە ببن. یەکی لەوانە شەکری سپی کە ئەم شەکری ئێمە ڕۆژانە بەکارهێنین بەداخەوە، ئەوە ئەتوانین بڵین بە پلە یەک. و دووەم ئاردی سپی بێتوێکڵ بێکەپەک و خوێ، ئەم خوێی کە هەیە خوێی کلۆریدی سۆدیۆم NaCl و لیمۆندۆزی بەداخەوە کە تەنها ترشێکاوە و سۆدا و شیری وشک و ئەمانەی کە باسمان کرد و هەروەها برنجی سپیکراو و بێتوێکڵ با بڵین بێ بێچەڵتوک. ئەمانە زیاد لە 6-7 دانن کە زۆرترین زیانیان هەیە ئەگەر بێت و مرۆڤ بەردەوام بەکاری بێنێ و بەردەوام بێ لەسەر خواردنیان. زۆر باش مامۆستا جەلال، باباز لە
شکر بکەین شەکری سپی من چەندین ڤیددیۆ هەیە لە یوتیوب و لە تۆڕە کۆمەڵاتەکانە لە هەموو ئەم خواردنانەی دیکە زیاتر باز لە مەترسی و کاریگەریەکەی کرا لەبەرەوە شەکەوەکارەکەی کە بۆمنە تۆ ناتوانانی لە سنوورێکی زیاتر خوێ و لیمۆدۆزی و بۆمنە ئاردی سپی ئەمان بەکارین بەڵام شەکر لە چاییدا لە شیرینیەکانە بۆیە لەبەرەوەی کە مرۆڤ زۆرتر بەکارێنێ بۆیە لەوەچە کاریگەری و مەترسیەکەشی زیاتر بێ بەبەز لە کاریگەریە سلبیەکانی شەکر بکەین پاشتر باسی ئەو نەخۆشییانەکەین کە بۆی شەکرەوە دروست خۆی شەکر ئەتوانین بڵێن سەرەتا لە قەمیشی شەکر وە لە چەوەنەر دروست دەکرێت واتە سەرچاوەکەی سروشتیە لە دوو ڕۆک لە دوو درەخت با بڵین دروست دەکرێت کە چەوەنەر و قەمیشی شەکرە ئەمە تا ئێرە کێشە نییە و شتەکە ئاسایی و سروشتیە و لە کۆنەوە لە نێبڵم تا 150 ساڵێک پێش دەستە کاتێکە لەو دوو سەرچاوە دروست دەکرا ئەتوانین بڵین ئەیان کوڵاند و دواتر وشکە کرایەوە و ئاهاردرا و ئەخورا وەکو شەکرێکی بۆر تەقریبەن بەکارهات زیانی زۆر نەبوو ئەگەرچی زۆر خۆریش هەرتیایە خراپە بەڵام بە پێشکەوتنی پێشەسازی و پێشکەوتنی کارگەکان هەستان ئەم شەکریان وا لێ کرد بە کۆمەڵە قۆناغی پاڵەفتەکردن و دووبارە واتە پێوتێ ڕیفاینین تەکریر ئەم شەکریان وا لێ کرد چەند جارێک ئەم شەکرە با بڵین لە توێکڵەکەی لە ڕیشاڵەکانی لە ڤیتامینەکان لە پرۆتینەکان لەمانە پاک کرایەوە تەنها ئەو گلوکۆزە ئەوە مایەوە کە تەنها وەکو خۆراکێک ناناسرێت لە هیچ سەرچاوەیەکی زانستیا شەکر خۆراک نییە تەنها سەرچاوەیەکی وزە پێدانە مادەیەکی شیرینکەرە ینی مەصدەر للطاقة والتحلية شەکر یعنی ئێمە کە وەکو خۆراکی خوێن ڕۆژانە زۆری لێ خوێن خۆراک نییە لە ئەسڵا تەنها بۆ دوو پێناسە هەیە شەکری سپی تەنها سەرچاوەیەکە بۆ شیرینکردنی خۆراکێکی تر وەلامان کاتیشە سەرچاوەیەکە بۆ وزەیە کە بتێ بە ئاسانی بەدەست بگاو و زوو بگاتە ناو لەشت بەبێ ئەوەی کە تۆ ئەم وزەیە پێکاتەکانی تری خۆراکی لەگەڵا بێت چونکە سەرچاوەکانی خۆراک پێنجن یان شەشن پرۆتینەکانە کاربۆیدراتەکانە چاوریەکانە ڤیتامین و کانزاکان لەگەڵ ئاوە لەگەڵ ڕیشاڵەکانیشە ئەم پێنج شەشە کات ئێمە بە هاوسەنگی وەری بگرین لە سروشتەوە سەوزە و میوە بخۆین برنج بخۆین نان بخۆین شیرینیش بخۆین ئەمە ئەبینە خاوەنی تەندروستێکی باش بەڵام ئەگەر بین لەسەر حسابی یەکێ لەم پێکاتانە ئەوانی کە زۆر بخۆین ئەو کاتە تووشی کۆمەڵە نەخۆشی دەردەسەریە بین ئەم بابەتی سپیکردنەوەی شەکر و خستە بازاڕی بە شێوەیەکی زۆر گەورە ئەمە ئەوەیە کە چەندین نەخۆشی لێ ئەکەوێتەوە ئەمڕۆ ئەجی نەخۆی سەرچاوەکەی سروشتێ بەڵام ئەو کۆمەڵە قۆناغی کە لە کارگەکانە بەسەریا دێت بەسەراتێ پڕێواکات کە شەکرێکی سپی ڕاستە وەکو ڕەونەقەکەی جوانە وەکو تۆ حەزەکەی بەکاری بینی شتێکە لە خۆتۆ حەزت لە ستی سپیە بێخۆیت لەوانەیە شەکرێکی بۆر لەگەڵ شەکرێکی سپیا تۆ شەکرە سپێ کاڵ بژێنی بەڵام زیانەکەی زۆر چەند بەرامبەر ئەگەر تۆ بێت و زۆر خۆریت یا بکەیت زۆر باشە کامانن ئەو نەخۆشی و زیانانەی کە بەهۆی شەکرەوە ڕوبەڕوومانە بدەوە بەڵێ شەکری سپی زۆر خۆری تایە زیانی زۆرە هەندێکیان نزیک مەودان هەندێکیان دوور مەودان ئەوانەی کە نزیک مەودان ئەتوانین بڵین کەسەکە زۆر خۆری لە شەکرە واکات کە کەسەکە قەڵەو بێت لە ماوەیەکی کەمە ئەو وزە زیادی کە ئەچێتە لەشەوە و هەرس ناکرێت جوڵەی لەسەر ناکرێت ئەو کەسە لە ماوەیەکی چەند مانگێک یان چەند ساڵێک زۆر خۆری بکە لە شیرینی و لە شەکری سپیا قەڵەوە بێت ئەمە زیانێکی نزیک مەودایەتی کە ئێمە زانین قەڵەوی سەرچاوی چەندین دەرد و بەڵاو نەخۆشی ترە دواتر وەکو فشاری خوێن و وەکو با بڵین نیشتنی چاوریەکان و ئەوانە کەسەکە وردە تەماڵە بێت بەڵام ئەوانەی کە دوورمەودان ئەوەیە کە کەسەکە بۆ ماوەی چەند ساڵێک زۆر خۆری بکە لە شەکری سپی و لە شیرینیەکانە بەگشتی تووشی نەخۆشی شەکر ئەبێت تازەترین توێژینەوەکانیش ئەڵێن شەکری سپی گلوکۆز خۆراکی سەرەکی خانە شێرپەنجەیەکانە بەڕاستی ئەمیان لە هەمووی مەترسیدارتر لەبەرەوەی تۆ خانەیەک لە لەشمانە ئەگەر هەبێت خانەی شێرپەنجەیی ئەگەر بێت و تۆ خۆراکی لێ ببڕیت کە خۆراکەکەی و تاقەیە و شەکرە گلوکۆزە ئێمە خۆراکێکەی خوین دواتر لە لەشمانە لە گەدەیە باڵین هەر سەبێت دواتر چێتە ڕێخۆڵە و ئەمەژرێ بۆ جگەر و بۆ سۆڕی خوێن و ئەبێ بە وزە و خانەکان سوودی وەرەگرن ئەگەر بێت و ئێمە زۆر لەو وزەیە زۆر وەربگرین کە شەکرە لەم حاڵەتەیە لەم کاتەیە ئێمە شتێکی کە دروستە بێت لە لەشمانە پێوتێ ڕێگە ئازادەکان فری ڕادیکالس ئەم فری ڕادیکالە کە جوتر حڕی پێوترێ ئەتوانین بڵین سەرەتایەکن دەستپێکەکن بۆ دروستبوونی خانەی شێرپەنجەیی ئەمە تەبان ڕێڕێوێکی زانستی خۆی هەیە و بە زۆر خواردنی شەکری سپی
ئەمە توانین بڵێم کەسانی کە لە خێزانەکانیانە کەسێک شەرپەنجەی هەیە یان لە با بڵێن لە عایلەکەیانە هەیە ئەبێ زۆرتر دوورکەونەوە لە شەکری سپی لەبەرەوەی ئەم شەکری سپیە خۆراکێک کە تۆ هەڵی ڕێژیت دانێکە ڕێژیت بۆ ئەو خانە شەرپەنجەیانە و مەترسی توشبوون بە شەرپەنجە زیاد دەکات. ئەلبەتە ئەمانە زیانی دوورمەودان بەڵام لەبەرەوەی کە لەبەر چاومانی لەبەرەوەی کە مرۆڤ ینی زۆر بەمان بەداخەوە حەزەکانمان پێش با بڵین شتە زانستیەکان نەخین ئێمە گوێ نادینێ هەتاوەکو لە خۆمانە ئەو حاڵەتە دیاری نەدات تەماشاکی لە خێزانەکەی کەسێک تووشی شەرپەنجە بووە ئەم ئامادەنێ دەست بگرێتەوە لە کۆمەڵە خواردنی چەور و سوێر و شیرین هەنێ تا تووشی خۆی نەبێت لەوانێ مرۆڤ بەداخەوە ئامادە نەبێ واز لەو شتە بێنە کە خراپە بووی لەبەرەوە زیانەکانی زۆر خواردنی شەکری سپی ئەوەیە کە با بڵین توشبوون بە قەڵەوی و توشبوون بە نەخۆشی شەکرە بەرگری لە شیشتەوە لاوازەکە بێگومان زیانی زۆر بەڵێ زیانی زۆرە بەڵام ئێمە چۆنەڵی زیانە سەرچیەکان زەق و بەرچاوەکانە خێنە ڕووکە قەڵەوی نەخۆشی شەکرە و توشبوون بە شێرپەنجە بەگشتی دواتریش بێهێزبوون و لە با بڵین لە ڕووی جەستەیەوە تۆز تەماشاکەی کەسەکە ینی کەسێکی قەڵە و گەورە و چوارشانەیە بەڵام سێرکی وزەیتیان نییە وزەیتیانە ناتوانێت بلۆکێک هەڵگرێ ناتوانێت با بڵین دارێک ببڕێتەوە ناتوانێت ینی شتێ زوومان دۆ بێ بڵێ کەواتە ئەمە ئەم وزەیەکی فشەڵە وزەیەکی ڕاستەقینە نییە کە تۆ بۆ گەشە پێدان و بۆ بەردەوامبوونی ژیانت تۆ سوودی لێ وەربگریت زۆر باشە جا بەدیلیشمان هەیە بەڕاستی بەدیلەکە هی یەکێکیان ماڵ ئەو شەکر و شیرینەی لە میوە سروشتیەکانە هەیە ئایا ئەمەش هیچ ئاسەوارێکی خراپ بوو وەکو شەکری سپی بۆ جەستەی مرۆڤەکان دەهێڵێ بۆ کەسی ساخ نەخێر کەسێک گەگەر لەشی ساخ بێ و تووشی نەخۆشی شەکرە نەبوو بێ و زۆر قەڵەو نەبێت چەندێکە خوا بابی خوا لە میوەکان لە ئەو میوە و با بڵین سەوزانەی کە با بڵین تامێکی شیرینیان هەیە هەیە چەوەنێ ڕەخوا ڕاستە خۆ یان قمیشی شەکر لەوانێ بخۆ یان شووتی یان کاڵک بەڵام ئەو کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە باشتر وایە لە میوە شیرینەکانیش خۆیان بگرنەوە بە تایبەتی ئەوەی کە وا باوەڵە وڵا هەنگوین زیانی نییە بۆ نەخۆشی شەکرە یان خورما وانە لەبەرەوەی تۆ شەکر ئێمە کارین شەکر یان شیرینی کاربۆهیدراتەکانیش دوانی و تاکی و دوانی هەیە یان سادە و با بڵین مرەکەبی هەیە ئەمانە بە چەند جۆرێک گلوکۆزە فرکتۆزە سوکەرۆزە ماڵتۆزە مانیتۆزە ئەمانە ئەم جۆرە شەکرانە لە کۆتاییە هەمیان با بڵین کۆمەڵە گۆڕانکاریان بەسەرادێت لە کاتی هەرسکردن و میتابۆلیزمە لەبەرەوە لە کۆتاییە ئەو کەسی کە تووشی نەخۆشی شەکرە بووە هەر میوەیەکی شیرین بیخوا بۆی خراپە مەگەر پزیشکێکی پسپۆڕی هەناوی یان خۆراکزانی کۆمەڵە میوەی بۆ جاکاتۆ بڵێت و ئەمانە بخۆ یان هەندێک میوە هەیە ترشە ئێمە لەوانەیە بەلامانەوە سیر بێ بۆیە باشتر وایە ڕۆشنبیرێکی وایە لامان دروست بێت کە بە پرسوڕا بە خوێندنەوە بە پرسوڕای کەسی شارەزا ئێمە سەوزە میوەکانیشمان بخۆین لەوانەیە کەسێک لای وا بێن لیمۆ زۆر چاکە بەڵام ئەو ڕێژە شەکرەی کە لە لیمۆیە هەیە کە ترشەکەی زاڵە بەسەریا ستریکەسی دەکە ئەو ڕێژە شەکرەی کە لە لیمۆیە هەیە لەوانەیە لە کەمیوی ترە هەبێت بۆیە باش نییە کەسێک بە بیر و بۆچوونی خۆی میوەکان هەڵبژێرە یان دەرمان بۆ خۆی هەڵبژێرە باشتر وایە پرسوڕا بە کەسێکی شارەزا بکرێ ئەمجا میوەکان بەکاربێت زۆر باش مامۆستا جەلال جێگرەوەی شەکر بۆ منە ئێمە شەکر سەرلەبەری ژیانی داگیرکردین هەر لە مەحەلە بیەکەوە تا شەربەت و تا چای و تا زۆر شتی دیکە شەکر بۆ منە ئامادەییەکی بەرچاوی هەیە لە زۆربەی زۆری خواردن و خواردنەوەکانماندا چ جێگرەوەیەک چ بەدیلێک هەیە بۆ ئەوەی کە جێی شەکرمان بۆ بگرێتەوە و کەمترین مەترسی و زیانیشیە بێ خەڵکی ئێمە بە زۆری توانین بڵین ئەوەی کە زۆر باوە و زۆر بوارێکە زۆر شتەکەی تا سەرفەکرێ جگە لەو خواردنانەی کە لە شەکر دروست دەکرێن توانین بڵین چای خواردنەوەیە یعنی یەکێک لەو خەسڵەتانی ئێمە ئەوەیە کە ڕۆژانە چەند جارێک چا ئەخۆینەوە و چایەکەشمان ڕەش و شیرینیشە چایە تۆ خوڕەشەکە زیانەکەی ئەوەیە کە تۆ تووشی قەبزی و کۆمەڵە نەخۆشی کۆڵۆن تەکا و تەنان ڕەنگی کەسەکەش تاریکە بێ و کەسانی کە چای ڕەش زۆرە خوێنەوە ئەو خۆی زیانێکێتی و لامان کاتیشا زۆر شیرینی خوات ئەوێ تاڵی چایەک تۆخەکە بە زۆر شەکر تێکردن و زۆر شیرینکردن هاوسەنگ کات کەمە دوو زیانی یەک بەرامبەریەکەگرن ئەمێ ماتوانین چایەکی خەفیف خۆین و شەکری زۆر کەمتی بکەین یان ئەگەر بدوای بەدیلا بگەڕین ئەتوانین ئێمە شەکری بۆر بەکاربێنین ئەمڕۆ بە حکمەوەی کە لە بازاڕەکانی جیهانە هەیە نەک بەوەی کە ئێمە ئەوەنە خەڵکێکی زیرەکمان هەبێ بڕۆە
خەڵکی دڵسۆزمان هەبێ بڕات تایبەت شەکری بۆر بێنێ بۆ میلەتە نەخێر لەوانەیە خەڵکی دڵسۆز بازرگانی دڵسۆز هەبێ بەڵام بەگشتی لەبەرەوەی کە ئەمری واقع و لە بازاڕەکانی جیهانە شەکری بۆر پەیدا بووە ئەم شەکرە بۆرە بە قۆناغەکانی زۆر تەکریر واتە زۆر ڕیفاین و زۆر دووبارە پاڵەفتەکردنا نەڕۆیشتووە بەشێک لە ڕیشاڵ و لە با بڵین پرۆتینەکان و ڤیتامینە و کانزەکانی تیاماوە لە کوردستانە دەزەکەی هەیە بەڵێ ئەتوانم بڵێم لە هەندێک لە مارکێتە پێشکەوتەکان سوپەرمارکێتە گەورەکان ئەگەر بڵێ شەکری بۆر هەیە لەوانەیە گرانتر بێت لە شەکرەسپێکە بە تاکید نرخەکەی 3 بۆ 4 قاتی ئەوەن دەبێت بەڵێ نەگەرم بە 1000 دینار لەوانەیە بە 4-5 بێ بەڵام با ئێمە کەمتر بخۆین و تەندروستتر بین با چایەکەمان زۆر شیرین نەبێت دوای چەند ساڵێک قەڵەو بین تووشی شەکرە و نەخۆشی تر بین با چایەکە کەم ڕەنگ بێ و پێویستی بە شەکری کەمتر بەڵام تۆ تەندروست بیت جگە لەوەی کە شەکری بۆر ئەوە هەیە ئەتوانێت خەڵک ئەتوانێت بچێت پرسیارکە لە مارکێتەکان و جگە لەوەش یعنی خورما هەیە یعنی خەڵکێک لە کاتی گرانەکە بە بیرمانێت بەهۆی نەبوونیەوە زۆربەی خەڵک چای بە خورماوە ئەخوات تاموچێژێکی خۆشی شێ بەڕاستی لەوانە خەڵکی هەورامان بە توی وشکە و خواردبێتیان بە هەنجیرەوە بە سەنجیری وشکراوە بە کشمیشەوە بە مێوژەوە ینی زۆر بە دیلی سروشتی تر هەیە کە تۆ بتوانی وەکو شیرینکەر بەکاری بێنی لامان کاتیشە سەرچاوی وزەیەکی باشترە لە شەکر ئێمە وتمان شەکری سپی دوو فرمان و دوو وەزیفەی هەیە مادەیەکی شیرینکەر و سەرچاوێکی وزەیە بەڵام ئەمانی کە باسیەکەین توی وشک هەنجیری وشک مێوەش کشمیش و شەکری بۆر و خورما و هەنگوین ئەمانە 6 بەدیلی زۆر چاکن بە پێی ئەو خواردن و خواردنەوەی کە دروستێکی توانی ئەوانە بەکاربێنیت بەبێ کە پێویستە بە شەکری سپی زۆر باشە مامۆستا جەلال با بچینە سەر برنجی سپی بەڵێ برنجی سپی چ کاریگەریەکی سلبی هەیە بۆ جەستەی ئێمە بەڵێ برنجی سپی ئەلبەتە بەداخەوە ئەوەندەش با بڵین بە قۆناغی با بڵین کارگای ڕۆیشتووە کە جاران برنجی کوردەواری خۆمان برنجی بانی با بڵین بانی خێڵان لە دەشتی بازیان یان لە دەشتی هەریر لە کۆمەڵێک شوێن هەبوون پێشتر با بڵین ئەو برنجە سپیە نەبوو بەو شێوەی کە ئێستا برنجی سپی بێ هەر برنجی کوردی بوو برنجێکی سروشتی بوو کات کرد بە چێشت ینی حەستە کرد زۆری لێ بخۆی بەبێەوەی کە زیانت پێ بگەێنێ بەڵام وەکو وتمان بە پێشکەوتنی زانست و پیشەسازی و کارگەکان ئەم برنجە بۆی کە ڕەونەقێکی جوانی هەبێ و تەنانەت ینی باس لەوە ئەکرێت بە پێ هەندێک بەڵگەی ڤیددیۆیی کە وەکو چۆن بڵێ لە نشاستە و تەنانەت لە پلاستیکیش بەداخەوە یعنی وەکو چۆن مەکینەی قیمەت و هەویری تێ بکەی گۆشتی تێ بکەی قیمەکە دەرەکا بۆ دیان معکەرۆنی دروستەکەی ئەلەن هەندێک کارگەیە لە چین وەکو چۆن معکەرۆنی دروستەکە ئەوە برنجی دروست دەکات ڕاستە بەداخەوانی ڤیددیۆکانی وا پێچن کە ڕاستی بن حەقیان ئێمە زۆر ئاگداری خاڵە بین بۆ ئێم باشتر وایە کە برنجی کوردی یان برنجی خڕ یان برنجێک کە ئەویش هەر برنجی بۆر هەیە کە ئەو قۆناغانی بەسەراتێ نەپەڕیوەکە با بڵین لە هەندێک مارکێتە سەمن بینیومە برنجی بۆر پێیا بووە ئرز الئەسمەر یان ڕۆز الئەسمەر ئەم برنجە بۆرە ئەتوانین بڵین بەشێک لە توێکڵەکەی و ڤیتامین و پرۆتین و ڕێشاڵەکانی تیاماوە برنجە تاوسپیەکەت نشاستەیە ئەتوانین بڵێن هاوتای شەکری سپی و گلوکۆزە کاڵی نشاستە ئەویش ئەوە زیان بەخشە کە تەنها نشاستەی تیاماوەتەوە ینی تۆ سەکە دەنکە برنج بێنە بیکە شیکاری بۆ بکە دەنکە برنج کە بە چەڵتوکۆکەوە بهێنە توێکڵەکەی ئەوە پڕی لە ڕیشاڵ دواتر توێکڵێکی تەنکی تری هەیە کە ڤیتامین بی کۆمپلێکسەکانی تایە و لەگەڵ بەشێک ڕیشاڵ و لەگەڵ پرۆتین و تەنان هەندێک چۆریشی تایە ئەمە توێکڵەکەی سەر برنجەکە نەک چەڵتوکەکە چەڵتوکە ڕەخەکەنە ئەوە هەر ڕیشاڵە توێکڵی ناوەی ئەو بۆ شێوەیە بەشەکەی ناوەی سپیەکە ئەوە تەنها ستارچە تەنها ڕیشاڵ هەیە ببوورنەوە تەنها نشاستەیە یعنی ئەویش قیمەتێکی غیدایی نییە نرخێکی با بڵین خۆراکی نییە تەنها سەرچاوەیەکە بۆ وزە سەرچاوەیەکە بۆ وزە بۆ تێربوون یعنی ناتوانین بڵین ئەمە خۆراکە بەشێکە لە خۆراک بەستۆ زیان و زەرەر و نەخۆشیانی کە بەهۆی ئەم برنجە سپیەوە کە ئێستا خەڵک بڵێ برنجە سپیش بە هەمان شێوە زۆر خواردنی مرۆڤ قەڵەوەکە و سەرچاوەیەکە بۆ توشبوون بە شەکرە بە نەخۆشی شەکرە و لەمان کاتیشە کە دینە سەری دوایە وەکو ئاردیسپی ئەمیش بە هەمان شێوە سەرچاوەیەکە بۆ توشبوون بە نەخۆشەکانی کۆڵۆن
تووشی بۆ قەڵەویش کۆڵۆن و قەڵەویش بەڵێ قەڵەویشمان باس کرد بۆ توشبوو من نەخۆشەکانی کۆڵۆن تەمەڵی و سستی کۆڵۆن ئەو کەسانی کە برنجی سپی زۆرە خۆن بە هەمان شێوە ئەوانەش تووشی سستی کۆڵۆنە بن لەبەرەوەی ڕیخۆڵیان لووسە بێ ئەو خواردنی کە ئەیخۆن جوڵەی ناوێ تەنها ینی نشاستەیەکی هەرسکراوە حازرە ڕیخۆڵە پێوەی ماندوو نابێت کە هەرسی بکە ئەوێ مازانین ڕیخۆڵە با بڵین لە چەند بەشێک پێکاتوە دوازەگرێ با بڵین ڕیخۆڵە ئەستورە و ئەمانە ئەمە تۆ کاتێک کە خواردنێکە خۆی لە گەدەی هەرسە بێ دواتر ڕیخۆڵە هەڵێمژێت مادە سوودبەخشەکەی هەڵەمژێ بۆ سوور ڕیخوێن و جگەر و ئەوانە پاشەڕۆکی بڵێن دەچێتە دەرەوە کاتێ ڕیخۆڵە ماندوو نەبێت بۆ خۆراکی کە بەشێکی هەرسکردنی ماوە و هەڵمژینی ماوە ئەم ڕیخۆڵەی ئەگەر تەمەڵە بێت تووشی دواتر تووشی نەخۆشەکانی کۆڵۆنە بین وەکو هەوکردنی کۆڵۆن وەکو سستی کۆڵۆن وەکو غازات وەکو قەبزی وەکو تەنانەت لەوانەیە هەندێک خۆراکی تر هەیە خراپ کە دێن باسێکی تووشی برینی کۆڵۆن و قورحی کۆڵۆنیش بێ و کەسە لەبەرەوە ینی برنجی سپی زۆر خواردنی هیچی کەمتر نییە لە زیانەکانی کەمتر نیە لە شەکری سپی ئەمەش بە هەمان شێوە چۆن باسمان کرد ئەمیش هەر بەدیلی هەیە توانین برنجی بۆر هەیە برنجی بۆر لە مارکێتەکان یانەوە تا با هەفتەی تۆ 7 جار برنج نەخۆی با 2 جار برنجێکی بۆ منە کوردی بخۆی برنجێکی خۆماڵی بخۆی یان سەرچاوەکەی زانراو یان برنجی خڕ بخۆ کە گومان ناکرێت دروستکراو بێ لە کارگەکانە لە نشاستە و لە ئارد و لەوانە پلاستیکی شیتیا بێ با کەمتر بێت خواردنەکە بەڵام تەندروستتر بێت زۆر باشە یەکێکی دیکە لەو شتانەی کە ڕۆژانە ئامادەیەکی زۆری هەیە ینی بەبێ ئەتوانین بڵێن هیچ ژەمە خۆراکێکمان بەبێ ئەوە بەکارنانین بریتە لە خوێی سپی بابەز لە کاریگەریە خراپەکانی خوێی سپی بکەین خوێش بە هەمان شێوە بێمێ سەرەتا بگرن بۆ سەرچاوەکەی زانینە چۆن دروست دەکرێت دواتر چی کردارێکی بەسرا دێ و چی جیاوازێکی لەگەڵ ئەو خوێی کە سروشتی و پێویستە بیخۆین ئەم خوێی کە ئێمە ڕۆژانە بەکارێنین ناتوانین پێ بڵێن خوێ لە ڕووی زانستی خۆراکە و ناتوانین پێ بڵێن خوێ دەتوانین پێ بڵێن کلۆریدی سۆدیۆم NaCl هەی کلۆریدی سۆدیۆم ماوە کە تۆڵەی خوێ لای منتقی باوڵین سەنگا و گوندێکی پێ بڵێن خوێڵێن لە سەردەمی بەعسا پیان مەملەحە خوێەکەشی لە بازاڕ هەبوو ئێستش لەواچی هەرما بێ گوندی مەملەحە گوندی خوێڵێن گۆمێکی لێیە ئەو خوێڵێنە ئەو ئاوەی زۆر سوێرە کاتێک کە وشکە بێتەوە خەڵکەکە ئاچن ئەم خوێ وشکەکەنەوە جارێکی تر با بڵێن هێن لە بازار ڕاستەخۆی فرۆشن ئەوە توانین بڵێن خوێیە ئەو خوێیە کە بە سروشتی لەو گۆماوە دروستە بێت ئەو زەویە خۆی ئەو با بڵین ئەو خوێی تایە کە ئەو خوێیە ئەگەر بێت و بەراوردی بکەین بە کلۆریدی سۆدیۆم بەم خوێ سپیکەم ڕۆهەیە هیچ وێندێکیان بەیەکۆ نییە ئەو خوێ زیاد لە 7 بۆ 8 کانزای تایە کلۆری تایە سۆدۆمی تایە ئەم دوانی کە خوێیەکی ترتیایەتی بەڵام مەگنیسیۆمی تایە پۆتاسیۆمی تایە یۆدی تایە مادەی ئاسنی تایە ئەمانی تیا ئەمانە بۆ نەخۆشی چاکن مادەی یۆدی تایە کە ئەڵێ برادێکم خەڵکی ئەو ناوچەی ئەڵێ ئەو کەسانی کە دەروبەری ئەو گوندی خوێڵە مەملەحەیەن وەکو بڵی توێژینەوەی ڕسمی نا بەڵام ئەڵێ ینی تێبینی کراوە کە کەمترین نەخۆشی خوددە و با بڵێن گلاندی پەریزادە خودەی دەرەقیان تایە بەرەو یۆدی تایە خوێیەکەیان ئەمجا نەخۆشەکانی زەختیانی ئەو خوێیە چەندێک بی خۆی تووشی زەخت نابێ لەبەرەوەی ڕاستە سۆدیۆمی تایە زەخت بەرزەکاتەوە بەڵام پۆتاسیۆمی تایە کە هاوسەنگی زەخت هاوسەنگی ڕاگرن لە نێوان زەرەکانی هاوسەنگی ڕاگرێ پۆتاسیۆمی تایە مەگنیسیۆمی تایە خەڵکەکە ئەڵێ کەم خوێن نین لەبەرەوەی مادەی ئاسنی تایە ئەمە حەقی ینی ئەم شتانی کە ئێڵین حەقە ینی خەڵکانێکە بن توێژەر بن بۆ منە زانست خواز بن بێن توێژینە سرم قسانەی ئەمە بکەن بێن توێژینەوە بکەن کە باشە خوێیەک هەبێ بەو شێوەیە بێ لە کوردستانە بێ بۆ ئێمە بیر لەوە بەرهێنانی نەکەینەوە بۆ بیر لەوە نەکەین توێژینەوەی بکەین لەسەر زیانەکانی خوێی کلۆریدی سۆدیۆم و لەسەر سوودەکانی خوێی خوێڵێن با بڵێن کە ئێستا بەداخەوە ئێمە هیچ وەبەرهێنانێکمان نییە لەو بوارەیە لەسەر ئاسی تاکە کەس نەبێت شتی حکومی و ڕسمی و کەرتوبەرهێنان نیەتی تایە لە ورمێ لە دەریاچەی ورمێ ینی خوێیەکەی ئەوەندە حکوومەتی ئەو وڵاتە با بڵێن لە ئێران گرنگی پێداوە لە تەواوی ئێران و وڵاتانی چواردەور ئێرانیشە ئەو فرۆشرێ با بڵێن کارگەی تایبەتێ ڕاستەخۆچن خوێەکە هێنن تەندروستیشە و زۆر سوێریش نێکایی خۆیت خوێشە
با بڵین لێشی نووسراوە ئەمە خوێی ورمێیە دەریاچەی ورمێیە و سوودەکانی پێکاتەکانی ئەوەندە مادەی تایە ئەمانە هەمووی تایە ئەمجا تۆ وەرە ینی زۆر هەرزانیشە زۆر هەرزانیشە ینی لە بازار لەبەرەوەی زۆرە ئەو دەریایە خۆی هەڵەدات خاتە سەر با بڵین هێکە و خەڵکە چی هێنێت یان کارگەیان لەسەری داناوەچن بۆ بەرهانی تیاکەن کەواتە تۆ ئەگەر خوێیەکی سروشتی هەبوو بۆ ئەچی ئەم خوێیە خویت بۆ ئەچی ئەم خوێیە خویت کە یەکێ لە زیانەکانی ئەوەیە بە مروری زەمن بە تێپەڕبوونی کات تووشی ڕقبوونی خوێنبەرەکانمانەکەن ینی یەکەم زیانی خوێ ئەوەیە کە زۆر خۆری لە خوێیە بە تایبەتی ئەم خوێی کێمە باسیەکەین ئەو خوێ زیان بەخشە ئەوەیە کە تووشی ڕقبوونی خوێنبەرەکانمانەکەن ئێمەش دەزانین کە ڕقبوونی خوێنبەرەکان واتە فشاری خوێن دواتر سستبوونی دڵ ماندوو بێەوەنە فشار لە خوێنەکە بڕات بەوەی خوێنبەری ڕقبووەوە ناتوانێت بڕات فشاری خوێن و ناتەواویەکانی دڵ دروستە بێ و دواتر چەوری و کۆمەڵەشتی تر لە خوێنبەرەکانە ئەنیشێ تا سەرێکیشە بۆ جەڵدە و بۆ کۆمەڵە نەخۆشی تر ئەنی کەواتە ینی خوێ زۆرخۆری لە خوێیە سەرێکیشە بۆ چەندین نەخۆشی لەوانە بۆ ئەو خوێ سروشتەی کە حەوت پێکاتەی تایە و حەوت سوودی گەورەی تایە بوون حەوت تخمیتری تایە کە ئێستا بۆمە بە دەزێنانی قورس و ناڕەحەت بێت لە وڵاتی خۆمانە چ شتێ بکەینە بە دیل و جێگرەوەی ئەم خوێی کە ئێستایا خوێی سپی ئێمە توانین ینی یەکەم شتێک کە بەدیل بێ ئەوەیە کە با بڵین خوێ کەم بکەینەوە بیر لەو بکەنەوە کە خوێ زۆر کەم بکەین لە خۆراکانمانە خەڵکەیە وەکو بیستمان لە هەندێک ناوچەی کوردستان هەوا بزانم پشت دەرە و بتوێنەوەوانەی ئەڵێ تەنانەت شووتی ئەهێنن خوێی پێواکەن کاڵەگەێنن خوێی پێواکەن بیستمانە خیار و ترۆزی بەزەڵێ ینی هەندێک ناوچای ئەڵێ جگەلەوەی لە خۆراکەکای خوا جگەلەوەی کە بە خیار و ترۆزیەوە خوێ خوا ئەڵێ بە شووتی و کاڵ بە کۆمەڵی میوەی تریشەوە خوێ خوا ئەنی زۆر خۆریەکە تیا زۆر خراپە ئاگینە خۆ خوێ پێویستە بۆ لەش یەکەم شتە بیر لەوە بکەینەوە بە شێوازێک کەمی کەینەوە کە لە کابانی ماڵەوە دەست پێ بکات ئەو خانمەی کە چێشتەکە و خواردنەکە سازەکە ئەو کەمی تێ بکات ئەو کەس ئەگەر تۆ خواردنێکت کرد کەم خوێ بوو بە شەڕ و فەرتەنە زۆر جار لە ئەگەر کەم خوێ بوو ئەتوانی خۆت خوێی تێکی سوێریکەی وانەیە کوردە لە هەموو شتێ بە خوێ خێژمانە ئەگەر کەم خوێ بوو ئەتوانی شتەکە تۆزێ خوێ تێکی و خوێ تێکی بەڵام ئەگەر زۆر بوو تۆ چیلەکەی بەدیل ئەوەیە کە ئێمە خوێکەم بکەینەوە دووەم بگەڕین بە دوای ئەو خوێی کە هەیە سە لە بازاڕەکانیشە من بزانم لاواتشێ بۆ ئەم دیویش هاتبێ بۆ کوردستانی باشوور ئەو خوێی دەریاچەی ورمێیە یان ئەو خوێی کە خوێی مەملەحەیە و لای لەواتشێ خەڵکی ئەوەی وشکە ئەفرۆشن تەسەوڕەکەم هەبێ ئەو خوێی کە من باسیەکەم خوێی مەملەحەیان خوێی خوێڵێن و لەوانەیە چەند گوند و ناوچەیەکی تریش هەبێ لە کوردستانە ئێمە نەزانین کە لەو چۆن کانیاوی گەڕاو ئاوە گەڕاوەکە لە چەند شوێنێک لە خوورما لە سنگاو لە ئاغجەلەر لە ئاکرێ لە چەند شوێنێک هەیە تەسەوڕەکەم ئەم سەرچاوی خوێ سروشتێش لە چەند ناوچەیەکی بە لە کوردستانە خەڵکە توانێت بازرگانەکان ئەوانەی کە ئیشەکەن لە وارەیە ئەتوانن بیر لەوە بکەنەوە کە پاکێجینی بۆ بکەن و بیکەن بە شوی کارگە بە ڕسمی مۆڵەتی بۆرگرن بە ڕسمی بێتە بازاڕەکانەوە پێکاتەکەشی بنووسرێ و ئەو کەسانەشی کە لە کۆلیژەکانی با بڵین کشتتوکار یان بەشەکانی خۆراکزانی یان مامۆساکانی زانکۆ لە خوێنی باڵا دەورێکی گرنگیان هەیە بەدایبەتی یعنی لەم بوارەیە پستە پێشەوە تێکەڵی خەڵکی کاسبکار و بازرگان و بەرهێن بن ڕێنمایان بکەن بۆی کە چی بکەن یعنی چی بکەن با بزنس لە بواری خوێندنەکەی خۆیان نابکەن هیچ عیبێک نییە ئەگەر کەسێک بێت دکتۆرای هەیە ماستەری هەیە لە خۆراکزانیە یان لە بوارێکی ترە هیچ عیبێک نییە ئەگەر بێ بە کەسێکی کرێکار بە کەسێکی بازرگان بڵێ کاکە من بیرۆکەیەکم لایە تۆ وەرە ئەو خوێیە و بەرهێنانی تیا بکە من هاوکاریتەکەم لە ڕووی زانستی و پاڵپشتی دەکەم پێتەڵێم لە چی پێکاتوە پێتەڵێم با بڵین سوودەکانی چییە و زیانەکانی ئەو خوێی تر چییە وەرە بە ڕێژەیەک بەیەکەوە کار بکەین ینی بزنس بکەن نەک چاوان تەنها لە موچەکە بێ و بێ بەس بە موچەکە ژیان بەسەر بەرێ زۆر باشە مامۆستا جەلال بچینە سەر باسی ئاردی سپی بەڵێ ئاردی سفر ئاردی سپی ئەوەی کە کەمترین بۆ منە مادەی بۆریان بۆم ئەو کە پەک و توێکڵەی تێدایە بەڵێ ئاردیش بە هەمان شێوە ینی زۆربیان لە دەوری ئەوە ئەخولێنەوە بابەتەکانی ئێمە ئەمڕۆ ئەم ژەهرە سپیانە کە ئەم بەرهەمانە ئەوانی کە دانەوێڵەکان بە تایبەتی وەکو برنج و وەکو ئاردوانە زۆربیان کێشەکان ئەوەیە کە توێکڵەکەی لێ ئەکرێتەوە کە توێکڵەکەی سەرچاوی کۆمەڵێک ڤیتامین و کۆمەڵێک کانزایە
بە تایبەتی بێ کۆمپلەکسەکان وەکو پزیشکان ئەڵێن ئەم توێکڵەیە کە سەرچاوی با بڵێن کۆمەڵێک مادەی خۆراکی چالاکە کە کاریگەریکی پۆزتیفیان هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی کۆندامی دەماری ناوەند. یعنی ئەو برنجەی کە توێکڵەکەی لێکرێتەوە ئەو ئاردا ئەو گەنمە ئەو جۆیە ئەو گەنمە شامەکە توێکڵەکەی لێکرێتەوە و ناوەخنەسپەکەی مێنێتەوە ڤیتامین و کانزاکان لەو توێکڵەیان زۆربەیان و ئەو ڤیتامین و کانزایانش بەشێکیان بەرپرسن لە کۆنتڕۆڵکردنی کۆندامی دەماری ناوەند. تەمەشاکی خەڵکی پێشی ئێمە چەند با بڵێن 100 ساڵ یان 150 ساڵ پێش ئێمە خەڵک زۆر لە سەرخۆتر و هێورتر و حەکیم و عاقڵتر بوو وەک لەوەی کە مرۆڤی ئەمڕۆ زوو هەڵەچێ زوو تووڕ ئەبێ زووش دائەمرکێتەوە بۆ لەبەرەوەی لە خۆراکەکەیە ئەو با بڵێن گەیەنەرە دەماریانە نەماوە کە پێویستە هەبێت. با بڵێن بە هینێکی گشتی قسە بکەین بە زمانێک کە نەک زمانێکی تاو علمی بێ کۆمەڵێک گەیەنەری دەماری هەیە لە ناو خۆراکەکانە لە توێکڵی دانەوێڵەکانە هەیە لە ناوەخنەکەیان نییە لە ناو ئاردەسپێکیان نیە لە ناو برنجەسپێکیان نیە لە ناو شەکرەسپێکیان نییە کە تۆ ئەمە جیا کردەوە ئەو کاتە تۆ تووشی کۆمەڵە نەخۆشیە بیت بێجگە لە قەڵەوی و زەخت و شەکرە و چەوری و چی لامان کاتیشا تووشی کۆمەڵە نەخۆشیە بیت بەوەی ئەو بەشەی کە لی کراوەتەوە و فرێدراوە. وە تەنانەت من چەندین دەرمانم بینیوە لە دەرمانخانەکانە ئێستا هەیە بەداخەوە کە ئەمە یەکێکە لە عیب و ناشرینیەکانی پزیشکی دەرمانسازی ئەمڕۆ کە ئێمە ئاردەسپێکە ئەخۆین بەڵام دواتر کەپەکەکەی لە کارگەکانی دەرمانسازیە ئاهاردرێتەوە کرێ بە کەپسول بە ناوی مادەیە کە پێوترێ بران بۆمان دێتەوە کەپسولە خۆی مەچەم کەپسولەی قۆڵۆنە ئەوە ینی زۆرە ئەوە ینی بچۆنەڕی لەوە دەرچووە کە بەڵگەی بۆ بێنینەوە لە دەیان بەرهەم هەیە سەلەکە لە دەرمانخانەکان و لە مەتخەرەکانی کوردستانە لە هەموو جیهانیشە نەگەر لای ئێمە کە تۆ تەماشاکی پێکاتەکەی بخوێنەرەوە نووسراوە توێکڵی گەنم یان توێکڵی جۆ یان تۆکڵی برنج توێکڵەکەی بەجیای هاڕن ئەکرێتەوە چکە ڕیشاڵی تایە بۆ کۆڵۆن باشە ئەکرێتەوە بە کەپسولێک بە نرخێکی گران ئەدرێتەوە بە هاوڵاتی ئەگەر تۆ بێ خۆت ئەو گەنمە ڕاستەخۆ باراشی کە بێ هاڕیت بیخۆیت ئەستەن تووشی و نەخۆشی نابێ کە پێویست بۆ بێ کەپەکەکەی جارێکی تر بە شێوەی کەپسول و حەب و عیلاج بخۆی. ئاردی سپیش بە هەمان شێوە زۆر خۆری تایە زۆر کە بەداخەوە ئەمڕۆ خەڵک بەوەش نەوەستاوە کە ئاردەسپێکە بێن لە ماڵ و بیکە بەنان کە جاران ڕشکە و شمولیان تێکرد باشتر بوو یان کەمێک بۆر بوو بەوەش نەوەستاوە ئێستا خەڵک ئەوەش ناکە بەداخەوە چێ لە نانەوەخانەکان نانەکڕێ کە ڕێژەیەکی زۆر لە سۆدەی تایە کە سۆدەش هیچێکە لە ژەهرە سپیەکان بەڵێ بیکاربۆنەتی سۆدیۆمە هیچێکە لە خوێ سپیەکان لە ژارە سپیەکان و خومرەشی جاروایە زۆر تێکن خومرە و سۆدەی زۆر تێکن بۆی زوو هەڵبێ خومرە و سۆدە چه زەهرە بە ئێمە دەگەێنن یان بمونە ئەگە ئێمە بەکاریان نهێنین چه خراپێ یان خومرە خراپ نییە خومرە سەرچاوەکەی کەڕوویەکی سودبەخشە بۆ مرۆڤ لە دروستکردنی سرکەیە لە دروستکردنی نانە بەکاردێ و جۆرێکیشان لە دروستکردنی ماست و هەوێنە بەکاردێ خومرە شتێکی چاکە بەڵام نەک زۆر خۆری تیا بکێ و وەکو بۆنی ترشاوی لێ بێنانەکە خومرە بابەتێکی جیاوازە و شتێکی سودبەخشە بەڵام سۆدە زۆر خواردنی تووشی چەندین دراوشتی خراپانەکە هیچێک لەوانە برینی گەدە و دوانزەگرێ و با بڵێن دەڵەکەزێ و کۆمەڵێک نەخۆشیترە. زۆر باش مامۆستا جەلال با باسی لیمۆدۆزی بکەین. بەڵێ کە من لە چەندین شوێنە بیستومە کە زۆر جات بۆ پاکردنەوەی کاشی و شۆردنەوەی شوێنە ئینەکان ئەمە بەکاردێن ینی ئەوەندە توانین بڵێن بە مادەیەکی پاکردنەوەی جیا لەوەی کە مادەیەکی خواردن بێت. بەڵێ لیمۆندۆزی ئەوی شەریکێکە لە ژارەسپیەکان ئەتوانین بڵێن لیمۆندۆزی تێزابێکی وشکە تێزابی ناو سیارە چۆن ناوپاتری سیارە با بڵێن هینێکە تێزابێکی سپی وشکە خۆی سەرچاوی لیمۆندۆزیش هەر بە هەمان شێوە ئەو میوە مزرەمەنیەکانە ئەو میوانەیە کە ترشن سەرچاوەکەی وەکو لیمۆ وەکو کۆمەڵێک با بڵێن بەرهەمی تر لەوە جاران دروستەکرا وشکە کرایەوە و با بڵێن نەکرا بە لیمۆندۆزی بەڵام ئەمەی کە ئەمڕۆ هەیە لیمۆندۆزی کە ناو ئینگلیزیەکەی سیتریک ئەسیدە سیتریک ئەسید ئەمە
با بڵین ناوی علمیەکەیەتی ئەو هینەکەیەتی ئینگلیزیەکەیەتی لیمۆندۆزی ئەوش بە هەمان شێوە ئەتوانین ئێمە لە ماڵەکانە حەق هەر قەدەغە بکرێ ینی زیانی لیمۆندۆزی بەراورد ناکرێت بە زیانی هیچ کام لە شەکر و خوێ و ئاردی سپی و برنج و سۆدەش تێزابێک ڕێک تۆیکێ بە قورگی مناڵەکەت و ماڵ مناڵەکەتە بە تایبەتی کە لە مارکێتەکانە ئەمڕۆ زۆربەی مناڵان کاتی ئەچن کە شتێک کە خۆن تێکەڵەیەکە لە مزرێک لەگەڵ شیرینیەکە زیاتر حەزیلیەکە تەماشاکەی مەساسەیەکە کڕێ شەکر و لیمۆندۆزیە یا فستەقەکان دەڵێ فستەکە لیمۆندۆزی پێوکراوە مەساسە بە تایبەتی وانەی کاینە شەکر و لیمۆندۆزیە یعنی ئەو مناڵە زیاتر حەزی پێکە زیاتر سەرنجی ڕائکێشێ شیرینی با بڵین مزری لیمۆندۆزیەکە بە شیرینی شەکرەکە ئەشکێنی لە دەمیا و هەتا ڕوا تامێکی خۆشیە بەڵام ژەهرێکە هەم شەکرەکە و لیمۆندۆزیەکەش یعنی بەپێی هیچ ستانداردێک ئەمە ینی ڕێگە پێدراونی ئێمە بیکەین بە قورگی مناڵەکانمانە بەڕاستی و زۆر خراپیشە و بەدیلیشی هەیە تۆ ئەگەر زۆر حەزت لە هینە وەرە ترشە سماقی کوردی خۆمان بخۆ وەرە ترشە سماق بەکاربێنە وەرە سماق ینی بۆ خۆی چارەسەرە بۆ چەندین نەخۆشی فشاری خوێن بۆ نەخۆشی زەخت با بڵین بۆ ینی دژە میکرۆب و دژە کڕ و دیاباتێکی زۆر باشە سماق سوودی گەلێ زۆرە بۆرە بەکاری بێنە لە بری لیمۆندۆزی ینی حەق لیمۆندۆزی لە ماڵانە هەر نمێنێ بەڕاستی هەر حەق حکومەتیش هەر قەدەغەی بکە لەبەرەوەی هیچ سوودێکی نییە لەوانەیە وەکو مادەیەکی پاکەرەوە وەکو جەنابەت وتت لە بۆ پاکردنەوەی تەباخ و ئێستا کاشی قەی ناکەم ڕاستە جاران ئەگوترا گۆشتی ماسی خواردنی ماسی بۆ یەکێکە لەو شتانی کە باشترین شتە بۆ مرۆڤ و هیچ کاریگەریەکی خراپ لەسەر جەستەی مرۆڤ بەجێ نایڵ بەڵام لە ئێستادا لەو شوێنانی کە شوێنی ماسی برژاندن و ماسی فرۆشتنن ئەتوانین بڵێن ڕێژەیەکی زۆر لە لیمۆدۆزی پێوە و ینی کەواتە ئێستا توانین بڵێن ماسی لەوەچە لە گۆشتی سوور و لە مریشکیش لەوەچە زەرمەندتر و زیان بە تایبەتی ئەگەر ماسیەکە وەلو بابەتی ئەمەش نییە تابێتەکە ماسیەکە ماسی حەوز بێت بەسمەوەی کە لیمۆدۆزی لە لیمۆندۆزی بەڵێ زۆری پێوە ئەکەن ینی بۆ زۆر خواردنی کەشتەیەکەن بۆ زۆر لە زۆر کارگای لیمۆندۆزی بەکاردێ بەداخەوە ینی ئەویش هەر زۆربوونی ڕێژەی برینی گەدە و دوانزەگرێ زۆربوونی با بڵێن کۆمەڵە نەخۆشی تر نەمانی بەرگری پەیوەندی بەم مادانێکی باسمان کرد حەقە کردی تەندروستی بۆ شێوازێک ڕێک بکرێتەوە کە حسابێکی زۆر بۆ خواردن بکرێت شەکری سپی و برنج و بۆ نمونە ئارد ئەگە کەپەک و توێکڵەکەیان پێوە بێیان بۆ منە جۆرێ لە جۆرەکان بەرە و ئەوەی شەکر ڕیشاڵی تێدایە ئەو کاتە بۆ منە زیانەکان توانین بڵێن بە ڕێژەیەکی بەرچاو کەمتر و زۆر کەمترە بەتابەتی ئەگەر تۆ ساغبی وەکو وتمان لە سەرەتای بەرنامەکە ئەگەر بێت و کەسێک ساغ بێ قەیچێکە ئەگەر تۆ شەکری بۆرە ئەگەر خورمایە ئەگەر هەنگوینە ئەگەر با بڵێن برنجی بۆرە ئەگەر هەر ئاردە مەسەلەن زۆر خۆری لەر کەمێکیان بکەی تا حدێک ئەگەر ساغبی کێشەی زۆر نییە بەڵام بەم شێوەی کە دەستکاری کراوە لە کارگەکانە و کەپەک و توێکڵەکەی و پێکاتەکانی تری غەیری کاربۆهیدرات و شەکر پرۆتین و با بڵێن کانزاکان و ڤیتامینەکان و ڕیشاڵەکانی لێ دەرکراوە وای لێ کراوە کە کراوە بە خۆراکێکی ئامادە ئەگە بچیتە ماڵێکیشەوە برنجەکە سپی نەبێ و ئەم بۆرەی تیاوێ چەڵتوگەیتە بە دواکەوت و نەزان ئەوە ڕۆشنبیریەکی بەڕاستی باش نییە کە ئێمە بگەڕێتەوە بۆ نێو عایلە و مەطبەخەکان بەڵێ ئەمانجمانم بەرنامانەوەیە کە ئێمە بەلامانەوە ئاسایی بێگە بچیتە ماڵێک یعنی خۆراکێکی باتی بەس تەندروست بێ ئیتر تۆ گلەی مەکە ئەگەر چی ینی زۆر ڕەونەقدار و بە حەز و بەینی ئێمە نەبێت ڕاستە جگەلەوەی کە ئێمە کێشەی کەشمانەیە زۆربەی داوەت و هینەکانی سە بۆ بەوەی کە تۆ زۆرترین جۆری خواردن لە یەکسەرێک سفرەکە بکەیتەوە ئەوش بۆ خۆی بەڵایەکی تر ئەوش بۆ خۆی کێشەیەکی تر مامۆستا جەلال شیری و شکراو بۆچی لە ڕیزبەندی ئەو ناوانەدا بوو کە جەنابەت وەکو ژاری سپی ناودێنە شەکریش بۆ منە شیری و شکراویش وەکو ژاری سپی توانای ناوی بهێنین بەڵێ شیری و شکراو ئەلبەتە ئەویش هەر سەرچاوەکەی شیری با بڕین مانگا یان شیرێکی ترە کە بەرەمێکی ئاژەڵیە بەڵام بەوەی ئەوەی کە بە قۆناغی کاتەیە پەڕێ قۆناغی وشکردنەوە قۆناغی پاستوریزیشن قۆناغی تاقیمکردن کە ئەکوڵێندرێت لە پلەیەکی گەرمی و دواتر سار دەکرێتەوە و دواتر وشکە کرێتەوە ئەکرێ بە پاودەر ئەوش لەو ڕۆوە کە کۆمەڵێک با بڵێن کردداری بەسەر ئەنجامە درێ پێکاتە سوودبەخشەکەی کە ڤیتامینەکانە
لە دەسەدات کارگەکان بۆی کە کارگەکانی دەرمانسازی یان خۆراکزانی بۆی کە سوودەکەی بۆ بگەڕێتەوە دواتر ئەم شیرە وشکەکەنەوە بەڵام دواتر دێن ڤیتامین و کانزایی بۆ ئیزافاکەنە جارێکی تر یعنی ڕێگەیەک نییە تۆ بەتەنیا بتوانانی شیر وشکەوەکەی پێکاتەکە و خۆی بمێنێتەوە پێکاتە سوود بەخشەکەی کارگەکان دێن لە وڵاتی پێشکەوتەکان ئەم شیرە ئەکوڵێنن و تاقیمێکەن و وشکێکەنەوە ئەیکەن بە پۆدرە جیازی تایبەت هەیە دەستگای تایبەت هەیە دواتر دێن ئەنووسن ئەم شیرە کالیسیۆمی تایە ئەمەیان ڤیتامین ئەی تایە ئەویان ئەوەی تایە ڤیتامینی وای تایە ڕاست ئێستا تۆ بچیتە دەرمانخانەیەک یان مارکێتێک هەموو شیرەکان جۆریان زۆرە و یان زۆرە بەڵام ئەمە وشک کراوەتەوە و پێکاتە سەرێکیەکەی خۆی لە دەستدا جارێکی تر بۆی زیاد کراوەتەوە وەکو مادەیەکی حافیزە یان وەکو مادەیەکی بۆ زیاد کراو مادەیەکی بۆ زیاد کراوە ڤیتامینەکەی بە شێوازێکی سناعی دروستکراو دەستکرد بۆ ئیزافە کراوەتەوە لەبەرەوە ناتوانین بڵین وەکو شەکر و خوێشتەکە خراپە بەڵام وەکو نێت تۆ بچی پەرداخی شیری فرێش بخۆی زۆر باش مامۆستا جەلال یەکێک لەو خواردنانەی کە بۆ منە دوورە لە ئەتوانین بڵێن بە ژەهرە بەڵام باژەری سپی ناولێن هەنین جیاوازی نێوان سرکەی کیمیایی لەگەڵ سرکەی سروشتیا لە چیایە بۆ چ زیانێکی بۆ جەستەی ئێمە هەیە سرکەش تەبعاً ئەگەر ئەم ناوەشی بەسەرا نەبردرێت کە بڵێن ژەهری سپیە بەڵام هیچێکە لەو خواردنەوەی کە ئێمە خەڵکی ئێمە زۆر بەکارێنێ ڕۆژانە بە تایبەتی بۆ دروستکردنی ترشات و بۆ سەر سفرە بۆ ناو زەڵاتە و هۆکارە بۆ توشبوون بە ڕێژەیەکی بەرچاو لە برینی گەدە و دوانزەگرێ و نەخۆشەکانی فشاری خوێن و نەخۆشەکانی دڵ و نەخۆشەکانی ڕقبوونی خوێنبەرەکان بۆ لەبەرەوەی ئەم سرکەیە لەگەڵ دووسێ دۆست و برادەرا چوین بۆ ئەوەی چەند وڵاتانی دراوسێ بۆ کارگەیەکی سرکە تەماشای با بڵین کارگەکەمان کرد تەماشامان کرد خەزانێک با بڵین بەرمیلێکی گەوریان داناوە ئەم خەزانە ئاوی مقەتەری تایە چەند لترێک ئەهێنن لە حامض الخەلیک ئەسیتی کەسیت ترشی خەلیکی سناعی وەکو وایە تۆ بەرمیلێ ئاو مقەتەر بێنیت سولاحیەتێ زابیتیەکەی بۆ نوتامی سرکەی هەیە و بڵێەوە سرکەیە کام سرکەی کە زۆر بەناوبانگە ئەمڕۆ لە کوردستانە هەیە لە وڵاتانی دراوسێەوە دێت ناڵین هەمووی بەڵام زۆربەی زۆریان لە 1970 زیاتریان سرکەی سناعیە سرکەی پیشەسازیە سرکەی دەستکردە واتە پێکاتەکەی لە 5 حامض الخەلیکە ئەسیتی کەسیدا باقیەکەی ئاوی مقەتەرە هیچ پەیوەندیەکی بەس بە سرکەوە نییە ئەو سرکەی کە لە زووە هەبوو یان لە کتێبەکانی پزیشکی کۆنا باسکراوەیان ئێستاش لە زۆربەی ماڵەکانی سلێمانیە خەڵک دروستێکیان لە شارە شارشکەکانی ترا کورد خۆی زانە دروستیکە ئەوەی کە تۆ بێی سێوەکە ترێکە خورماکە تووەکە یعنی لە زۆر بەرهەمێک هەر بەرهەمێک سەر ڕێژەیەکی باش لە شەکری لە شیرینی تیا بێ وەکو ئەوەی کە میوانی کە باسمان کرد توو خورما سێو ترێ ئەمانە ئەتوانیت دوایەوەی پاکەی شوی تۆ وردێکی ئیکەیتە سەتڵێکەوە دایانی بەڕین بۆ ماوەیەک هەناسەنەدا دواتر دوای قۆناغی دووەمەوەیە کە سەرپۆشێکە دەی بەسەریا بابڕین پارچە پەڕۆیەکی کونکونە دەی بەسەریا بۆ ماوەی یەک دوو مانگی تر لێ گەڕی ئەمان بە دوو کردداری بابڕین ترشاندن فێرمنتیشن تەخمورە تێپەڕە بێ دانەیەکیان کە ڕووە کە ڕوویەکە کە با بڵین شەکرەکەکە بە کحولی ئەثیلی قۆناغی دووەم ئەوەیە کە بەکتریای ئەسیتۆبەکتەرمان هەیە ئەم بەکتریا هەڵەسێ بە گۆڕینی کحولەکە بۆ ترشی ئەسیتەکەسیدی سروشتی خۆم سرکە سروشتێشی کە تۆ ئەیخۆیتەوە هەر ئەو مادەی تایە بەڵام ئەمە سروشتەکەی لە سێوەکەەوە هاتووە گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەوەی تر هەیە صناعیە ئەمەی تر وەکو لە حەدیث هاتووە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم نعم الإدام والخل باشترین پێخۆر سرکەیە إنه كان طعام الأنبياء قبلي خواردن و خواردنەوەی پێغەمبەرانی پێش من بووە وما افتقر بيت فيه خل هیچ ماڵێک فەقیر نابن ئەگەر بێت و ماڵە سرکەی تیا بێ یعنی سرکە ئەوەندە پیرۆزە ئەوەندە مبارەکە ئەوەندە پڕ ڤیتامین و چاکە هەر کەسێک بیخوا فەقیر نابێ فەقیر ئەوە نییە بڕێ گیرفانی خاڵی نابێ نەخێر لەشت خاڵی نابێ لە ڤیتامین و کانزاکان ینی حەدیسەکە وا با بڵین ڕافەی بۆ کراوە کە تۆ هەر ماڵێک فەرمێ هەر ماڵێک خوڕمای تیابێەوە برسی نابێ بەڵێ وەکو تۆ هەر ماڵێک سرکەی تیابێ برسی نابێ حەدیسێکە فەرمێ کەواتە تۆ ئەو ماڵی کە سرکەی تیابێ بۆ برسی نییە لەبەرەوەی کە سرکەی سروشتی ئەخۆی
لەشت پڕە لە ڤیتامین و ڕیشاڵ و کانزاکان و با بڵین پێکاتە سروشتیەکان دوورەبی لە نەخۆشی پێویست بە پارە سەرفکردن و عیادە نابێت کەواتەوە سرکەی کە سروشتی و پێویستە بەکار بێت سرکەیەکی ئەوەیە کە بە شێوەیەکی سروشتی دروستکرا بێت ئایا لە ماڵان بیان لە کارگە گرنگەوەیە سروشتی بێ زۆر جار بەوە ناسرێتەوە کە تڵپێکی تایە کەمە حەزمان لەو خەڵتە و تڵپەنێکە لە ژێریاتی ئەو بەڵگەی سروشتی سرکەکەی ڕاستە ئەوەی کایکیتەوە ڕائقێکە تەنها ڕەونەقدارە بریقاداتەوە ئەوە لەوانەیە سناعەکە لەوانەیە خۆشجلال کۆتا پرسیام لە بەرەی کاتی بەرنامەکەشم زۆر کەیمەوە ئەو کاریگەریایی کە لە نێو جەستەدا بۆ منە خوێ و شەکر و ئەو نیشتنیە کە دروستیەکە بۆ منە لە خوێنبەرەکانە خوێ بۆ منە کۆمەڵە چەوری کۆکاتەوە و شەکر و ئەو ژەهرەسپیانەی دیکە وەرزشکردن و ڕاکردن ئارەقەکردنەوە تا چەند بۆ منە کاریگەریەکان کەمەکاتەوە تا چەند سوود بەخشە بۆ نەهێشتنی کاریگەریە بەرچاوەکەیان هەندێکیان ئەتوانین بڵین ئەوانەی کە پەیوەندی بە نەخۆشیەکانی قەڵەوی و شەکرە و ئەوانەوە هەیە ئەتوانین بڵین کاریگەریەکەی بە وەرزش و بە هەڵمژینی وای پاک و ئاراقەکردنەوە ئەڕوا بەڵام کاتێک کە تۆ کەسێک زۆرخۆری لە هەندێکیان بکات و تووشی ڕقبوونی خوێنبەر بێت و تووشی با بڵین برین و گەدەی ڕیخۆڵەت بکە ئەوە ئەگەر وەرزش یعنی بە تایبەتی برینی گەدە و ڕیخۆڵە و دوانزەگرێ وەرزش لەوانە بڕی هیچ سوودێکی نەبێت لەو حاڵەتەیە کەواتە تۆ ئەگەر ڕقبوونی خوێنبەر قەڵەوی شەکرە ئەمانە لەوانە بڵین وەرزش کەسەکە گێڕێتەوە بۆ تایمی جارانی خۆی و لەگەڵ پارێزکردنا وەرزش سوودی هەیە بووی بەڵام وەکوی باسمان کە تۆ لیمۆندۆزی بخۆی قورحی مەعیدە بۆ دروست بێ سرکەیەکی سناعی بخۆی سۆدە بخۆی تووشی برینی گەدە و دوانزەگرێ بیت وەرزش چیت لێ بکە یعنی هەندێکیان وەرزشی فرای ناکەوێت هەندێکیان پارێزیش فرای ناکەوێت کاتە بێ ئێمە چیتر زۆر بڕیار دەین کە ئەم ژەهرەسپیانە کۆتایی پێبێنی نەیە لە ماڵەکانمانەوە یان زۆر بە ڕۆژێکی زۆر کەم خواس بۆ بەڕێز جەلال سەیدکەریم وتەبێژی کۆمەڵەی ڕووناسانی کوردستان کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسخواز و ئومێد دەکەین کە خەڵکی هەرێمی کوردستان هاوڵاتیان کابانەکان لە ئاست ئەم مەترسیانەی ژەهرەسپیەکان خۆڕاگر بن و خۆیان دوورە پەرێز بگرن و ئەو بەدیل و جێگرەوانش بەکاربێن کە ئێمە باسمان کردن بە هیوای تەندروستێکی باش بۆ جەنابت و بینەرانی بەڕێزمان بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بەیەگەشتنەوەکی تر بەخوای گەورە میێرەبانتان سپێرم خواتان لەگەڵ هەر شاد و سەرکەوتو و تەندروست بن.